یانەی پێشمەرگەی سلێمانی جگەل لە گرێبەستکردن لەگەڵ دوو یاریزاندا توانی گرێبەستی سەرجەم یاریزانیانی تیپەکەی نوێ بکاتەوە. یانەکە بە تازەکردنەوەی گرێبەستی زۆربەی یاریزانانی تیپەکە دەیەوێت بۆ دووەم ساڵ لەسەر یەک پارێزگاری لە نازناوی خولی عێراق بکات و بۆ سێم جار لە مێژووی خۆیدا نازناوی عێراق بەرز بکاتەوە. تیپی بالەیانەی پێشمەرگەی سلێمانی پاڵەوانی خولی بژاردەی یانەکانی عێراق جگە لە هێنانی دوو یاریزان گرێبەستی سەرجەم یاریزانانی وەرزی ڕابردووی تازە کردوتەوە و ڕاهێنەری تیپەکەش هەموو شتێک لەسەر پێکهاتەی یانەی پێشمەرگە ئاشکرا دەکات. بە گرێبەستی ئەو یاریزانانیان کرد کە ئێمە وەکو دەستی کارژێڕی ڕاهێنەر وەکو دەستی ڕاهێنەران پێویستمان پێیان بوو بۆیە دەتوانم بڵێم یەکێک لە باشترین تیپەکانی عێراقی ئێستا تیپیانی وەرزی پێشمەرگەیە لە هەموو مەرکەزەکاندا یاریزانی ئاستبەرزی باشی تێدایە زۆربەی هەرە زۆری یاریزانە باشەکانی عێراق لە ڕێزی پێکاتیانی وەرزی پێشمەرگن نەخێر پێکاتیانی وەرزی پێشمەرگە بەڕاستی چەند مرکزێکمان هەیە هیچ کێشەیەکمان تێدانی چەندمان داوەتە یەک بۆ دوو یاریزانی لاو بۆ ئەوەی ئەم یاریزانە لاوانە لە داهاتوودا لە ساڵی داهاتوو یا ساڵی دواتردا هەر هیچ نەبێ ببن بە یاریزانی یەدەک لە قۆناغی یەکەمدا دوایی یاریزانی سەرەکی بۆ ڕێزی پێکاتیانی وەرزی پێشمەرگە زۆر گەشتبینین چونکە تیپەکە لە ئاسێکی زۆر باشدایە بۆیە دەتوانم بڵێم تیپەکە ئەم ساڵ لەوەی لە ساڵی ڕابردوو باشتر ئامادە بێ بۆ ملوانیەکان لە قۆناغی یەکەمدا. پێکهاتەی یانەکە لە کۆمەڵێک لە یاریزانی بەزمون و لاو و هەڵبژاردەی عێراق پێک هاتووە و گەورەترین کێشەی ئامادەکاری یانەکەش نەبوونی یانەیەکی بەهێزە لە کوردستان بۆ ئەنجامدانی یاری دۆستانە بۆ ئێستافی ڕاهێنەرانی تیپەکەش ناتوانن ئەو کەم و کوڕیانەی چارەسەر بکەن کە لە پێکهاتەکەدا هەیەە. سوپاس بۆ خوا دوای ئەوەی کە نزیکەی 6 مانگ یاریزانەکانمان دابڕابوون لە هەموو جۆرە ڕاهێنانێک توانیمان یەکەم یانەی عێراق بین کە تیپەکەمان کۆ بکەینەوە بەو پێی کە پێشتر پێشینەیەکی نەبووە یاریزان بۆ نزیکەی 6 مانگێک لە یاریگاکاندا ببڕێت بیرمان لەوە کردەوە بە هەر جۆرێک بۆ ڕاهێنانەکان بە شێوەیەک دەست پێ بکەین کە یاریزانەکان پارێزین لە پێکان ئەوەی کە لە بیرۆکەمانە هەبوو جێبەجێ بکەین. سوپاس بۆ خوا ئێستا گەشتوین بە قۆناغێک ئێستا تیپەکەمان لە ئامادەکاری تەکتیکی و تەکنیکی یاریزانەکانمان هەمووی تا ڕادەیەکی باش کۆتایی پێێنەوە ئێستا کار لەسەر تەکتیکی تیپەکەکەینەوە ئێمە بیرمان لەوە کردبووە کە ساڵی ڕابردوو شەمان بیرۆکەمانە بوو کە چەند یاریەکی دۆستانە لە دەرەوەی کوردستان ئەنجام دەین بەڵام بەداخەوە ئێستا و حاڵەتی کە هەیە زۆر زەحمەتە بتوانین بڕۆیتە دەرەوە ئاگداری کە تیپێکی تۆکمەی زۆر باش لە کوردستانانیە تا بتوانین چەند یاریەکی دۆستانە ئەنجام دیوەیەکی کە لەو کێشانەی کە ئێمە ساڵانە بە دەستیەوە ناڵێنی. یانەی پێشمەرگەی سلێمانی بۆ وەرزی ئەم ساڵ گرێبەستی لەگەڵ بەشێک لە یاریزانانی بازمون ئیمزا کردووە و بەشێک لە یاریزان لە لاوەکانیش بەموچە یاری دەکەن. ئامانجی یانەکەش پارێزگاریکردنە لە نازناوی خولی بژاردەی یانەکانی عێراق بۆ دووەم ساڵ لەسەر یەک و بەشداریکردنیشی لە پاڵەوانێتی یانە پاڵەوانەکانی ئاسیا. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.